لا سەر هەمان پرس سەبارەت بە دیدار و کۆبنەوەی لایەنە سیاسیەکانەوە ئەو دەستپێشخەری کوردستان سوواکرێتی بۆ پاراستنی قاوەڕێی هەرێمی کوردستان و یەکدەنگی و کۆدەنگی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بۆ چوونی وەرگرتنی لایەنە سیاسیەکان و چاودێرانی سیاسی لە دهۆکەوە بەڕێز ئیدریس زۆزانی چاودێری سیاسیم لەگەڵدا. بەڕێز ئیدریس زۆزانیم کاتتان باش. پێتان وایە یەکدەنگی و کۆدەنگی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان تا چەند وا دەکات هەرێمێکی کوردستانێکی بەهێز لە دەرەوە دەربکەوێت؟ ولی زۆر سپاس دەستێوە خۆش. بڕاستیژی ئێکرێزیە نافماڵە کوردی گەلە کەفەرە. ئێکرێزیە نافماڵە کوردی ژێ پارتیên سەرەکی دەست پێکەتن بەری هەر لایەنەکی پارتی و یەکێتیش بەرکو بەری vێگاڤێژێ هەردوو لە شریک بووینە دێ ئاوادانکردنا کوردستانێدا، شریک بووینە دێ حکومرانیا کوردستانێدا، شریک بووینە دێ خەم و کۆڤانên خەلکە خۆدا لەوانەکێژی فەرل سەروان هەردوو پارتیên سەرەکی ئیرۆڕۆژ پێش هەر جهەتێکی دیان لایەنەکی دی هەزرت وێ چەندێ دەبکەن و کوردستان بەرەو قوناغاکە یا گەلەکە بەرز و بلند چوویە و خەلکی کوردستانی چاوەڕی پێنگاوێن بترش بووی دەولەت بوونە کوردستانی ینی مخابنی وەکو ئەمت بینین ئیرۆکە نەئێک تەوافق یان نەئێف هەماهەنگیات نابینە هەردوو پارتیاتە کارتێکردنەکە مەزن لەسەر هەموو ئاستانکردی لە کوردستانێدا لەوانەکەژی بەری هەلایەنێکی پارتی و یەکێتی دەبێت هزری دوێ چەندێ دەبکەن و ئێگرێزی و هەماهەنگی و تەوافقات ناومالە کوردی دەرێک پێخن و ئەوان پارتی دنیژیان کوردستانی لە خۆکۆم بکەن و هەروەکی لەسەر دەمی جەنابێ سەرۆک وەرزانی و سەر دەمێ مام جەلال ینی ئێگرتنێک و تەوافقێک نابینەواندا پەیدا ببێتن. هەردوو لە پێشێتی و پارتیش خواست و ویستی دیدار و کۆبنەوە و یەک دانیشتنیان هەیە بەیەکەوە؟ مقابلی لە خاسمە پشتی وەغەرە بەرەس مام جەلال یەکەتی کوردستانی بەرفاقارێکی خراپەت بێت سەرکرداتیا یەکەتی سەروی ئاستی نەمایە و ئاستێک و بەرەس مام جەلال هزر تێدەت کرد ئەم نزانین ئەە کارتێککردنا سیاسەتە یا دەرەکیەک و لە سەروان هاتە سەپاندن یاژی سیاسەتەوەنە نافخۆی ئەف چەندە گەهاندی بە چەندی دیار بەری بێگاوێژی ینی ئەو جوداهەیە کەفتێت نابینە سەرکرداتیا وێدە و ئەف نەخاسمە پشتی و کۆنگرەوەی هاتیان داخستن و دوو هەفسەر و کاتینە دروستکردن و پاشنێکێژی ئەو خلافاتێت کەفتنە ناوبەراوادا ئەوێ چەندێک تاسیرەکە زۆر ئامەزن لێ پەیوەندیت ناوبەرا پارتی دیموکراتی کوردستان و یەکەتی دەکردنە و چەندێژی تاسیرەکە گەلک ئامازێن لەسەر خەلکی کوردستانی گشتی کردە مخابنی بە سەرکرداتیا یەکەتی تاڕادەیەکی مەزن ینی هاتی گوهۆرین ئەم نزانکە ئەگەرێت پێ دەبێ سیاسەتا دەرەکی بێ سەرکرداتیاوەیە. بەڵێ بۆ ئەو قوارەیەکە وەک هەرێمی کوردستان کە بە هەوڵ و کۆششی لایەنە سیاسیەکان و قوربانیدانی خەڵکی کوردستان و بەتایبەتێکێتی و پارتی دروست بووە تا چەند گرنگە ئێستا هەندێک بەرژەوەندی دیکە وەلا بنێن لە پێناو بەرژەوەندی گەل لە پێناو پاراستەی قوارەی هەرێمی کوردستان؟ قوارەی هەرێمی کوردستانی خونە شەهیدان هاتی ئاواداکردن بزند و باسکێن پێشمەرگی هەن قارەمان هاتی ئاواداکردن قوارەی کوردستانی لەستکردنی ناتاکوونێکی ئاسانی بێتە تێکدان ینی ئەفۆز ئابێتە گوهۆڕین هیچ لایەنێکی بۆیە نییە دەستکاریت قوارەی سیاسی هەرێما کوردستانی دەبکات ژبەر و ئەف قوارەی سیاسی بەرهەمی خوێنە هەزارها شەهیدین قەهرەمان بووە بەرهەمێ زەحمەت و خەبات و ماندووبوونە پێشمەرگێ دلێر بووە نەممکنە خەلکی کوردستانی هیچ لایەنێکی قبول بکەتن ئەف قوارە
دەبێتە تێدانیانژی بەدیلێک ji بۆی vê قوارەی بێتە دروستکردن غێری دەوڵەتبوونا کوردستانی لەوانەکەژی دەم خەلکی کوردستانی ملەتێ ماداخوازی سەرکرداتیا یا کوردستانی دیکەتن بزووتری نەم هەماهەنگی و گفتوگۆ حیواردنا بینەواندا پەیدا بێتە ji بۆی خوردکردن و بهێزکردنا vê قوارەی سیاسی نەکش بۆی هەلوەشاندناوەیان دیتنا بەدیلا ji بۆی دیتنا ئەvê قوارەی سیاسیەکوونەوە کوردستان بەرە قونەغاکە گەلەکە پێشکەفتی بریە تا چەند گرنگە لایەنە سیاسیەکان کاتێک ناکۆچیان دەبێت پێکەوە بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە و خۆ ڕوبەڕوو لە یەکگەڵەیەک دانیشن گرفتەکانیان بە یەکتر بڵێن کێشەکانیان بە یەکتر بڵێن نەک لە ڕێگەی لایەنێکی سیاسی دیکەوە یان لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە براستیژی جێداخەیەک و ئەم ئێبرۆدناف سیاسەتا ئێکەتیدا وی جۆرە سیاسەتێ ئەم دبینین بۆمەژوەک سیر تێتە دیتن و دەستی هاریکاریە لەسەر هەماهەنگی و تەوافقاتنا بەرە هەردوو حزبادا ژلایەوان بە هاتیە قوتکردن مقابنی بە لە فەرە دووبارە یەکەتی نیشتیمانی کوردستان یا سەرکرداتی یەکەتی نیشتیمانی کوردستان هەنێکی سیاسەتا خۆ بگۆڕتن و بەرف ئەو تەوافقا بەری vێگاوێک و جەنابێ مام جەلال دگەل جەنابێ سۆرۆک بارزانی هەی ئەو بێتە دروستکردن لە هەرێما کوردستانێدا ژبەرک و خەلکی کوردستانی ئیرۆ ڕۆژ پێدوی هەموو وەختی پێدویترێک و ئەو هەوڵ و بزاف بێنەکردنش بۆی کوردستانەکە خۆرت و کوردستانەکە یا ڕزگارژ هەموالیە بە تنێ تاکەڕێک ئەوە گفتوگۆت نابەر هەردوو پارتیان سەرەکیدا گەل هەموو پارتی دیێن کوردستانی بێنە دروستکردن و کوردستانی بەر و ئاقارەکێ ئارام ببنەوە نەکو هەزرێت تێکدانا ڕەوشا کوردستانی یانی حکوومەتە هەرێما کوردستانی دەبکەن بەڵێ لە ماوەکانی ڕابردووە پارتی دیموکراتی کوردستان سازشی زۆر کردووە و قوربانی زۆر داوە لە پێناو پاراستنی قوارەی هەرێمی کوردستان لە پێناو یەکریزینی و ماڵی کورد پێتان وایە پارتی جارێکی دیکە ئامادەی هەندێک سازشی دیکە بکە و لە هەندێک بەشی دیکەی خۆی خۆش بێت لە پێناو ئاشتەوای نێو ماڵی کورد پارتی و جەنابێ سەرۆک بارزانی هەموو دەماژ پێشرەو بۆش بۆی سازش لەسەر هەموو تشتی بکات پێخەمەت مانە کوردستانەکە ئارام پێخەمەت خەلکی کوردستانی ڕەفاهیەت بژیت پێخەمەت خەلکی کوردستانی بگەتە ئارمانجیان خۆ پارتی چارچۆفێ کوردستانەکێدا هیچ دەمەکیژی نەبووە ئەگەرێ جودابوونی یانژی ئەگەرێ تێک چۆنە ڕەوشا کوردستانی پارتی هەموو دەمەکی پێشڕەو بووە و هەردەمینێت پێشرەوج بۆی هەر پێنگاوەکەت بەرژەوەندیا خەلکی کوردستانی دەبێتە هاوێتن و سازشی بکە لەسەر بەڵێ بەڕێز ئیدریس زۆزانی جەنابێ سەرۆک بارزانیە بەڵێ فەرم قسەکە تاوا بکەیت دایلۆ بڕنەکە بەێ ئەڤە پەروەەردا یا بارزانانی نەمەرە پەروەەردا جەنابێ سەرۆک بارزانیە کویرۆ هەموو کادرێن پارتی هزرت vê چەندێ دەکەن و بەردەوام لەسەر vê چەندێکیش پێخەمەت بەرژەوەند یا گشتی یا خەلکی کوردستانی یەت ئامادەنە هەموو سازشێکی بکەن لێ لایەنندشی دەبێتن تەفکیر vê چەندیت بکە دوور نەکەم لە دومباندۆرە یا سیاسەتا دەرەکیدا داوکو کوردستان بەرەو ئاقارێکی ئارامتر بشێت. بەڕێز ئیدریس زۆزانی چاودێری سیاسی لە سۆدیەکانمان لە دەوە کە لەگەڵماندا سپاس بۆ بەڕێستە.